جارێکی دیکە نرخی بنزین لە شاری هەولێر بەرز بۆتەوە و بۆ هەرسێ جۆرەکەی بنزین 25 تا 50 دینار چۆتە سەر نرخەکەیان و ئەوە شوفێرانی نیگەران کردووە. ڕازی نیمە لەبەرەوەی حەقی 450 ئەمە لە سبێنەوە سڕەمان گرتیە بۆ بێ معاشۆڕاتبی 750 زۆرە لە بۆمە ئەمن پێم درێ ساختێک پێ ساختێک خصوصیەک پێ نادرێ لە بۆی ڕۆژانەمە بەس ماندی بوونەکەی بە ڕۆژمان پێدەبڕێت. ئێستا منەوە مندارێکمێ تەمەنی 23 ساڵە تا ئێستا نەمتوانین ژنی لێ بینم، نەتوانم جێلۆ دابین کەم ئەوە ژیانی مێ کە ئەوانەی مەسئولەکانش هەموو شایستە دەژین، هەموو ژیانێک چوا دەژینیانی بەڕاستی خەرک هەموو لیان بێزار بووە. سەرۆکی ئەنجومەنی بەنزیخانە ئەهلیەکانی هەولێر دەڵێت بەرزبوونەوەی نرخی بنزین کاتیە و لە چەند ڕۆژی داهاتوو نرخەکەی دادەبەزێتەوە. ئەو بەرزبوونەوەی کاتیە ئەو چەند ڕۆژەی ڕابردوو بەهۆی ڕاگررتنی مەسفای کار و ڕاوەستاوە مەسفای بێزیش تێک چووە، یعنی کوالیتەکەی خراپبووە. چەند ڕۆژەکە لە دەرەوەی سنووری هەرێم مەسەرەن بنزین بە شێوەیەکی باش دابەش ناکرێتن بۆیە بۆ شێوەی گران بە ئەو بنزینە کاتیە گرانبوونەکەی. وام شۆکەش وەزارەتی سامانە سروشتەکان بڕیاری دا کە بنزین داخلی هەرێمی کوردستان بێ لە هەموو سنوورەکان، ئەوەش کاریگەری دەبیت لە دابەزینی ئەکیت لەو چەند ڕۆژی داهاتوو بنزین بە شێوەیەکی بەرچاو دادەبەزیت. بە گوێرەی ڕاگەندراوێکی قایمقامێتی پارێزگای هەولێر لە ماوەی 5 ڕۆژی ڕابردوو بەهۆی خراپی کوالێتی بنزینەکەیان 9 بەنزیخانە داخراون. بڕیار محەممەد، کورسات نیوز، هەولێر.